خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت لەسەر دانیشتنەکانی دادگای فیدراڵی سەبارەت بە تانەکانی کە دراوە لەسەر دوو بابەتە تێکەوتەوە کورسی پێکاتەکان هەڵبژاردنی کوردستان کە پێویستە چۆن ئەنجام بدرێت لەسەر بابەتەکە ناڕۆم کاتم کرد بکەم لەبەردەستە لەگەڵ میوانەکەمەوە گفتوگۆ بکەم لەگەڵ بەڕێز کارمەند محموود وەکو یاساناسێک لێرە ئامادەیە گفتوگۆی بابەتەکەکەین کا کارمەند زۆر سوپاس بۆ ئامادەبوونت دانیشتنی پشتری دادگای فیدراڵی لەسەر ئەو تانانێک هەبوو بۆ سەبارەت بە پرسی هەڵبژاردنەکان و کورسی پێکاتەکان دواخرا بۆ ئەمڕۆی ئەمڕۆژ دواخرا بۆ 18 مانگ بۆچی ئەم دانیشتانە هێندە دوا دەکەوێت و ناگەنە بنبەست؟ زۆر سپاس بۆم دەرفەتە دیارە ئێستا ئەم دوو کەیس لەبەردەست دادگای فیدراڵیایە ئەو دوو کەیسە تەوحید کراون یعنی دوو کەیسی جیاواز بوون یەکێکیان تایبەت و بە بابەتی بازنەکانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە کەیسێکی تریشان تایبەت بوو بە کورسی پێکاتەکان لە هەرێمی کوردستانە بەڵام دوایەوە هەردوو کەیسەکە تەوحید کراون و قرار بوو لە جلسەی پێشووترە بڕیار لەسەر بدرێ و محکەمە خۆی داینابوو بۆ قرار یعنی بۆ خوێندنەوەی قرار ئەزمانە قانونەکە پێوت بە نوتق بە حکم یعنی کە ئەبوایە بڕیارەکەی یەکلا بکردا بڕیارەکەی دەرسوانە بەڵام دیار ئەم محکەمەیە تابعێکی سیاسی هەیە هەر لە ناو وڵاتانیشە زۆر جار ناڵە دادگای فیدراڵی ئەوترێت دادگای باڵای سیاسی بۆیە دادگای باڵای دەستوری عفوان بۆیە تابعێکی سیاسی هەیە بۆیە لەو ڕۆ لەوانەیە زۆر جار دەرفەتەیە بەلایەنە سیاسەکان ئەگەر خۆیان ئیتفاقیەکەن ڕێکەوتنی بکەن بۆیە زۆر جار ئێمە پێمان وایە ئەم تەجیلی ئەمڕۆژ هیچ بڕێکی قانونیە تەنها ئەوەی دەرفەتێکە بەلایەنەکان بۆی بگەنە ئیتفاقێک ئەوانیش بەرگێکی قانونی بکەن بە باسێکی پێکاتی ئەندامانی دادگای فیدراڵی بکەین وەکو پێکاتە ئەم ئەندامانە چۆن دانراون کاریگەریان چیە لەسەر بڕیار و قراراتەکانی دادگا بەڵێ ئێمە ئەگەر سەیری پێکاتی محکەمەی اتحادیەکەن لە سوورا پێکاتەکەی دیاریکرەوە مادەی 92 دەسوور کە پێکاتی محکەمەکە چی بێ بەڵام دوایەوە بە قانونێک تەنظیم کراوە محکەمەکە ئێمە لە قانون ڕقم 30 ساڵی 2005 مان هەیە کە محکەمەکە پێکاتی محکەمەکە دیاری کردووە بەڵام لەویە بەڕاستی ئەگەر وەکو پێکاتی کورد سەیریکەن زەمانەتێکی تیابوو بۆ کورد کە لە مادەی 5 هاتووە ئەڵێ دانیشتەکانی محکەمە نیسابەکەی یاسایی نابێ هەتاوەکو هەرنۆ ئەندامەکە ئامادە نەبن کەواتە و کات ئێمە دوو نوێنەری کوردمان هەیە ئەگەر یەک دانیشان ئامادە نەبووە وەکو زەمانەتێک بۆ حەقی کورد ئەو محکەمەکە دروست نابوو نیسابەکە حازر بەڵام بەداخەوە ئەم قانونە تعدیلی بەسراوە بە تعدیلی ڕقم 25 ساڵی 2021 کە ئەو زەمانەتی بۆ کورد بەڕاستی نەماوە لە ئێستاە بەداخەوە نوێنەرەکانی کورد ئەوە ئەو هەڵە گەورە مێژووی قانونیان بەسرە تێنەپەڕیا ئێستا جگە لەوەی کە ئێمە دوو ئەندامان هەیە لە محکەمەکەیە بەڵام هەر لە یاساکەیە لە تعدیلەکە 4 احتیاطی بۆ دانەوە تا 4 یەدەگی بۆ دانەوە تا ئەگەر هەردوو ئەندامە کوردەکەش لە دانیشتەکانی محکەمەکە ئامادە نەبن ئەو ئەندامە یەدەگانە دێنە شوێنیان و محکەمەکە نیسابەکە حازرەکە بۆی ئەمەش مەترسیەکە لەسەر کورد بۆی ئەگەر بابەتێک تانێک لە بەردەم ئەوەیە بێ جاران کورد ئەیتوانی ڕۆڵێکی گەورەیە بتوانێت ڕێگری بکە بەڵام ئێستا بەداخەوە ئەو زەمانەتە بۆ کورد نەماوە و ئەگەر کوردیش ئامادە نەبێ یەدەگەکان ئامادە بن ئەمەش شتێکی خراپ بەڕاستی نابووە بەسەران باشە کارمەند کەمێک گفتوگۆکان وڵی لە کاتی گفتوگۆکانی خۆم خۆت گرم کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هەیە دەچینە لای کۆنفرانسەکە هی بەڕێز سەمیر هەورامیە کۆنفرانسەکە دەگوازینەوە و دەگەڕێنەوە لەوە زیاتر دوان نەکەوێت و لەو کاتێک کە بڕیارە دیاری بکرێت لەلایەن سەرۆکاتی هەرێمی کوردستان و پابندی پێوە بکرێت و هەڵبژاردنەکە ئەنجام بدرێت هەروە لە بەشێکی کۆبوونەوەکە قسە لەسەر پرسی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کرا هەردوو لە هاوڕابوون دیسانەوە کە پێویستە لەگەڵ لایەنە سیاسەکانی تر هەمویان هاودەنگ بن هاوڕابن لەسەر ئەوەی یەک ڕیزیەک دروست بکەن لە بەغدا بۆ ئەوەی ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان پارێزراو بن و چیتر لەوە زیاتر ئەو کێشەیە بە سیاسی نەکرێت و چارەسەر بکرێت بە شێوەیەکی گشتگیر دەستان خۆش بێ کۆنفرانسی ڕۆژنامەوانی سەمیر هەورامی بوو وەکو یەکێک لە ئەندامانی باڵای کۆبوونەوەی یەکێتی و گۆڕان کە دیارترین ئەو گفتوگویانی کە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ئەنجامیانداوە پرسی موچەخۆران شایستەدارەکانی هەرێمی کوردستان کۆدەنگی وەکو یەکێتی و گۆڕان بە کۆدەنگی مامەڵە بکەن لە بەغداد لە پێناو بەرژەوەندیەکانی خەڵک دێمەوە ناو گفتوگۆکان لەگەڵ بەڕێز کارمەند تانەکانی دادگای کە ئێستا لە دادگای فیدراڵی هەیە و جناب باسی کرد کە خۆی دووتانەیە تەوحید کراوە کراوە بە یەکداوە و یەکتانە پرسی کورسی پێکاتەکان و هەڵبژاردنە
کورسی پێکهاتەکان پێویستە چۆن مامەڵی لەگەڵا بکرێ و کێشی چییە ئەم کورسی پێکاتان لە نێو دادگای فدراڵیا ئەشە چۆن مامەڵە بە پێکاتەکانی هەرێمی کوردستان بکرێت؟ ئێمە ئەگەر قسێک لەسەر قانونی هەڵبژاردن کەین کە وەکو ئیخساسی ئایا محکەمەی اتحادیە ئیخساسی هەیە کە سەبارەت بەوتانانە ئەوتان نێگلایکاتەوە ئەگەر سەیری ئیخساسەکانی محکەمەی اتحادیەکەن کە لە مادەی 93 دەستوری هەمیشەیی عێراق ساڵی 2005 باسی ئیخساسەکانی محکەمەی کردووە تەنها لە بابەتی مصادقەی نەتائیجی انتخاباتە باسی کردووە کە بۆ مەجلیسی نیواب کە کاتێکە هەڵبژاردننی بۆ ئەنجومەنی نوێنەرانەکرێ نتائجی ئەخیر تەصدیقکردنەکەی مصادقەی ئەکەوێتە محکەمەی اتحاد تەصدیقەکە یعنی بۆیە لە ئیخساسەکانیشە زۆر بابەتی هەڵبژاردن ئەوەی تیانە زیاتر بابەتەکانی تریتیا بۆیە پێشتری چەنەها ینی تاان چۆتە بەردەمەوە زۆری ڕەت بۆتەوە بەڵام ئەوەی کە ئێستاش باسمان کرد ئەم تەجیلاتانەش بۆ ئەوەیە کە زیاتر دەرفەت بنەوە بەلایەنەکانەوە تا ئەگەر وەکو ئیخساسێکی سەرفی قانونی سێریەکەی محکەمەی اتحادی زۆر لەو بابەتانەیە قوڵ نابێتەوە بەڵام بڕۆینە سەر ئەوەی کە ئایا ئەم کورسی پێکاتانە لەکوێوە هاتووە بازنەکان لەکوێوە هاتووە ئێمە لە هەرێمی کوردستانە قانونێکمان هەیە قانونی هەڵبژاردن ڕقمێکی ساڵ 1992 هەموارکراوە لەوێ بازنەکان انتخاباتی دیاری کردووە لە مادەی نۆیەمان کاڵە کوردستانی عێراقدا بەشەکرێ بەسەر چەند ناوچەیەکی هەڵبژاردن کە لە 4 ناوچە کەمتر نەبێ واتە ئەوەی کە ئێستا کێشە لەسەری هەیە لە هەرێمی کوردستان بازنەکان هەڵبژاردن کە ئێستا یەک بازنەیە لە ساڵی 92 ئەڵێ پەرلەمانی کوردستان ئەبێت لە 4 بازنە کەمتر نەبێت باشە سەبارەت بە کورسی پێکاتەکانیش ئێمە لە تعدیلی چوارەمی ساڵی 2009 کە بە یاسای هەمواری ژمارە 2 ساڵی 2009 پەرلەمانی کوردستان 11 کورسی بۆ پێکاتەکان تەرخان کرد کە 5 کورسیان بۆ کلدان و ئاشووری و سریانەکانە و 5 کورسیان بۆ پێکاتی تورکمانە و یەک کورسیشان بۆ پێکاتی ئەرمەنەکانە بەڵام ئەوەی کە ئێستا دوای ئەوە یانی لە هەرێمی کوردستان ئەم پێکاتانە زۆر جار ئەم کورسیانە کورسی کۆتایانە بەکارهێنرا لە خزمەتی لایەنێکی سیاسیە بۆیە یعنی لایەنەکانی تر هەستیان بەغوبن ئەکرد بۆیە ئەم تاانیان بەردە محکەمەی اتحادی بەڵام من ئەگەس وەکو ڕێی من وەکو کەسێکی قانونی سەیری ئەم بابەتەکەین ئێمە لەبەرەوەی لە ئێستاە پەرلەمانی کوردستان هەڵوەشاوەتەوە بە قرارێکی محکەمەی اتحادی و ئەم بابەتەش لەبەرەوەی لە ئیخساساتی حەسری نییە بابەتی هەڵبژاردن لە مادەی سەودی دەستورا باسکراوە بەڵکو پێویستە ئەم بابەتە لە پەرلەمانی کوردستانە قانونی هەڵبژاردن بابەتی پێکاتەکان دابشکاری کورسیەکان و دابشکاری بازنەکان ئەمە ئیخساساتی پەرلەمانی کوردستان بۆ خولی داهاتوو بەڵێ بۆیە ئەگەر محکەمەی اتحادی بۆ ئاراستەیە بڕوا کە ئەم قانونی هەڵوەشێنێتەوە یان دەستکاری بازنەکان بکە یاخود دەستکاری کورسی کۆتاکەکان بە شتێکی قانونی سرفی نازان بەڵکو باشترین بژاردە ئەوەیە کە محکەمەی اتحادی بڕیار بدا کە بابەتی کورسی پێکاتەکان و بابەتی بازنەکانی هەڵبژاردن ئەوەی ساساتی پەرلەمانی کوردستانە لە خولی داهاتوی پەرلەمانی کوردستانە پێویستە ئەمە لە پەرلەمانێک لا بکرێتە بە قانونێکی عادی چونکە محکەمەی اتحادی سەلاحیەتی تعدیلکردنی قانونی نییە ئەگەر دەستکاری ئەم لەبەر ئەم بابەتانە بە قانون ڕێکخراوە ئەگەر بێت و دەستکاری ئەم کورسیانە بکە یاخود دەستکاری بازنەکان کە ئەچێتە تعدیلی قانونەوە و کێشە و گرفتی دروستەکە بەڵکو پێویستە لە وەکو باسم کە لەبەر ئێستا پەرلەمانمان نییە کەوتنی فراغێکی قانونیەوە بەم قانونی کە ئێستا لە بەردەستایە قانونی ڕقمێکی ساڵی 1992 هەڵبژاردن بکرێ بە هەمان پێکاتەوە بە هەمان کورسی کۆتاکانیشەوە و لە خولی داهاتووی پەرلەمانی کوردستانە ئەو کاتە لایەنە سیاسەکان ئیش بکەن لەسەر ئەوەی کە قانونی هەڵبژاردن تعدیلکەنەوە بابەتی کورسیەکان و بابەتی بازنەکانی تیا حەزم کریان ئەم قانونە بەداخەوە ینی هەشت تعدیلی بەسەر هاتووە قانونێکە بە کەڵک نەماوە وێ پێویستە لە خولی داهاتووە قانونێکی تەواتی بۆ هەرێمی کوردستان دابنرێ و کورسی پێکاتەکان ئەو مۆزوعانەش تیا یەکلا بکرێتەوە. باشە کارمەند دیارە ئەم بابەتە پرسیار زۆر هەڵدەگرێ وەکو بینێکی تەوەریکی مەتاتی وایە تا بە حکمی قانونی پێویستی بە وردەکاری بەڵام من گرنگترین وەڵامەکانم لە وەڵامی پرسیارەکانم لە قسەکانی جنابتە وەرگرت زۆر سوپاسی ئامادەبوون تەکەم کە لێرە ئامادەیتەوە بەڕێز کارمەند محموود وەکو یاساناسێک لێرە ئامادەی هەبوو دووبارە سوپاسمان دوو نەبی کارمەند